تیای مەتین کە هەستاوین بە سازانی ئەم فستیڤالە بۆ یەکەمیجا لە قوتابخانەکەمان بۆ ئەوەی کە پیشانی بدەین کە تا چەندێک ئەم فستیڤالانە گەریگن بۆ ئەوەی کە خوێندکاران توانێت خۆیان دەستەبەرکەن لە ماوەی 2 ڕۆژە ئێمە وەکو قوتابخانەی ئامادەی تیای مەتین هەستاوین بە سازانی کۆمەڵێ شتی جوان و کۆمەڵە تاقیکردنەوە کە لە بەشی کیمیا ئێمە توانمە زیاتر لە 8 تاقیکردنەوە ئەنجام بدەین تەنها لە ماوەی 2 ڕۆژە. زۆر سوپاسی هەموو ئەو میوانانە دەکەن کە لە تەربیەوە هاتوون بۆ قوتابخانەکەمان بەڕاستی گەورەیان کردین و زۆر سوپاسی بەڕێوەبەرەکەمان دەکەین مامۆستا سندوس بەڕاستی زۆر ماندوو بوو بە دروستکردنی ئەم فستیڤالەوە هیوادارین ئەم جۆرە فستیڤالانە ساڵانە دووبارە بێت نەک لە قوتابخانەی ئامادەی تیای مەتین بەڵکو لە هەموو قوتابخانەکان چونکە لەم فستیڤالانە توانێت خوێندکاران دەست بەدەر دەکەوێت کە هەڵاستن بە جۆرانی ئەم تاقیکردنەوەانە بەڕاستی ئەمە توانێت خوێندکاران بەرز دەستشان نەکات و هیوادارین ئەم جۆرە فستیڤالانە بەردەوام بێت. ئێمە چونکە لە مەکتەب تەنها نەزەڕی ئەخوێنین بەڕاستی ئەم جۆرە عەمەلیانە زۆر پێویستە کە بەردەوام بکرێت چونکە خوێندکاران زیاتر حەزیان لە عەمەلێکەیە ئەوانەی کە لە نەزەڕەکە ئێمە ڕاستە لە پۆلە ئەوەی کە لە توانامانە بێ باسیەکەین بەڵام ئەم زۆرە تاقیکردنەوەانە کە لە هەفتەی ڕۆژێک شا بکرێت لە قوتابخانەکان بەڕاستی زۆر سوود بە خوێندکاران نەگەیەنێت. ئێمە بۆ نمونە لە هەر بەشێک کۆمەڵە تاقیکردنمانەیە بەڕاستی خوێندکار مەسەلەن هەیە لە کیمیایە توانای ئیبداعی هەیە و هەیە لە فیزیا هەیە لە ئەحیا. ئێمە من وەکو کیمیا کە مامۆستای کیمیا لە ئامادەی تیای مەتین کۆمەڵە قوتابی کە توانایەکی بەرزیان هەبوو لە ئامادەکردنی تاقیکردنەوەکان و خۆیان زۆربیان لەسەر حسابی خۆیان کە ئەو مەوادە کیمیایانیان هێناوە بەڕاستی وەکو پاڵپشتی هیچ لایەنێک و هیچ شوێنێک پاڵپشتی خوێندکاران ناکات یان ئەوەتەوە لەسەر حسابی مامۆستا یان لە حسابی تەلەبەکان. ئامادەی تیای مەتینێکیان هەڵسەین بە ئەنجامدانی فستیڤالێکی ساڵانە کە پێکهاتووە لە فستیڤاڵی کولتوری و تاقیکردنەوەکانی زیندەوەرزانی و کیمیا و فیزیا. وەکو خوێندکارێک ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە من وەکو خۆم لە بەشی کیمیایە بەشداریم کرد کە توانیمان بەهرەکانی خۆمان لە پاڵ خوێندنە پیشانی ئێوە بین و ساڵانەش ئەم فستیڤالە دووبارە ئەکرێتەوە. زۆر گرنگە بۆ ئێمە خوێندکار کە بەشدار بین لەم جۆرە تاقیکردنەوەانە مامۆستایان بەشێکی سەرەکی و بەشێکی زۆر هاوکاری ئێمەکەن دیارە ئێمەش بەمان شێوە ئەبین بە تاڵکەر یەکتری بکە ئەوانش بۆ شێوەیە یارمەتی ئێمەکەن لە پاڵ خوێندنە چەندین بەرەی خۆمان ئەتوانین بخێنە ڕوو. ئێمە چەندین بەرەی تریشمانەیە کە لە پاڵ خوێندنە ئەتوانین ئەم بەرانە بخێنە ڕوو ساڵانە لە فستیڤالەکان لەبەری جیاوازە کە ئەمە بۆ ئێمە بێتە پاڵنەرێکی بەهێز و کە بتوانین سەرکەوتوو بین تیانە.